کاربدست و چالاکوان سویل لدور گوره دکان طارق لحفاتن و ببیدنگی لدما وشارتنا خانما 19 سالی لگورستان سیوانا سلیمانی راوستا بون. یک کس جمالباتا دکان در و رسمان دا آماده نبو و گورکادی لسر چندین گورن دین نناسیار زیده بو که بتنه به هجماره که تینه ناسین. نزیکی 6 گور لگورستان سیوان هنه هموین وان جنان اوین ترمین وان هاتی ندیتن و کچک خول نکرین خودان. لدست پیکاوه مهی کار بدستان گوتن او لیکولینکا برفره لسر کشتنا جنان دکن وکو حولک بونه هلانا کشتنا بناو شرفه یان تاوان دجی جنان. لسر راس پرده نوسینگی تایبەتی جێگری سەرۆکی حکوومەت کاکوبا تاالبانی هەسەن بە ناشتنی تەرمی ئەو ئافرەتی کە لە ڕۆژی 11 2021 تەرمەکەی لە گەڕەکی بەکرەجۆ بە کوژراوی دۆزرایەوە پاش لێکۆڵینەوە بە دوواداچوون لایەن بەڕێوەبەراتی پۆلیس و بەڕێوەبەراتی ئاسایشی پارێزگای سلێمانی و بە هاوکاری بەڕێوەبەراتیمان و شەلتەری داڵدەدان توانرا ناسنامەی ئەو تەرمە بدۆزرێتەوە و توانرا لە کاتێکی نزیکدا تاوانبارەکان دەستگیر بکرێنن و ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ گەیاندنی و پەیامەی کە چیتر ڕێگە نادرێت لەم گۆڕستانەدا تەرمی بێناونیشان بنێژرێت. دکان طارق لمها 12 سال 2021 جالیه هفکارکی خوبه هاتبو کشتن. لگو راپورتکا پولیسی کو لسر تورا میدیا جواکی هاتی بلاف کرن دازانین کو او خانمه لحوانگه هکا سر به حکومت و لسلیمانی دجیا دا بکارت جهفجین خود جدا ببت ولوی دمی مالبات هاوی همو تیکلی دگلوه برین و بابوه ده پیوندیه که دا نخواست بحثی و بویره بکت. بە هیچ شێوەیەک تا ئێستا کە ئەمڕۆ مەڕاستیمی ناشتنی بۆ کراوە بە هیچ شێوەیەک خێزانەکەی نەهاتون بەدەن کەیسەکەوە بۆ خەڵکی سلێمانیشن بە هیچ شێوەیەک هیچ زانیاریەکیان سەبارەت بەم ئافرەتە نەیاوە. ئارامگای ژیان یەک ناوە بوو تەوایا قوربانیان و پەیامەکە تایبەتە بوو جوواک و کەسێن کوشتنا ژنان پەسەند دکەن. بۆ ناونرا ژیان لەبەر ئەوەی ئەم خاتونانە لە ژیانیاندا کە ژیانیان لێسەندرایەوە ینی ئەمە شتێکە کەیتر هەمومان دژین ینی تاوانێکی قێزەون و شەرمهێنە کە ژیان لە کەسێک گەسەنیتەوە و لە مردنیشان ناسنامەیان لێسەندنەوە ینی ناسنامەکانیشیان مافی ئەویان پێ نەدرا ناسنامەکانیان ینی هەبێت ونیان کردن ئەمە بەستەکە بوو لەوەی کە ئێمە ئەو مەسجەبین بە کۆمەڵگا و بە هەموو ئەوانەی کە بیری توندوتیژی و ژن کوشتنیان هەیە کە ژیان ناسنامەی ئەو خاتونانە لە ژیانە ینی ئێمە لە بەرچاوی ئێمە زیندون. بکوژێ دێکان هاگرتی و دیاری پری دادگەهێ بتن پشتی لێکۆلین بداوی بێن. لگور دادوریya پزیشکی 5 حتا 10 ترمین نناسیار لگورستان سیوان ده هر سالکه دا تینه وشارتن. قبول کردنی مردن و اسپرده کردنی بە خاکسپاردنی مردویەک عیبارەتە لەوەی کە تۆ قبولی هەموو کەیانی ئەم ئینسانە ئەەکەی کامل متەکامل و هیچ شتێکی لێ ڕەت ناکەیتەوە بەڵام کاتی خێزانێک کچێکی مردویان لە توبعەدلی وەرناگرنەوە واتە ئەم خێزانە خاوەنداریەتی لە کەیان و بوونی ئەم کچە ناکەن وەکو ئینسانێک وەکو فەردێکی خێزانەکەی خۆیان بۆیە لێگەڕێن لە توبعەدلی بمێنێتەوە و خۆیان وەری ناگرن و ئەندەر ئەنجامیشدا لە یەکێک لە گۆڕستانەکانی کە حکوومەت یان لایانی پەیوەندیدار ئامادەی کردووە و ئەو کەسانێک کە خێزانیان نییە یاخود ئەو کەسانەی کە هەویەیان دیار نییە لەوێ بە ئەسپەردەی خاگەکرێن ئەم کچانەش لەوێ ئەسپەردەی خاگەکرێن. کارمەندێکی باژێڕوانیە سلێمانیە و سەخبێریە گۆرستانە سەیوان دکت دەبێژێت gelek caran dayk û babên qurbaniyan bi dizî ve seredana yek ji van gorên nenasyar dikin.